بابەتەکە گرنگە بۆیە لەگەڵ بەڕێز کاروان فەتحی شارەزای بازاڕە داراییەکان گفتوگوی زیاترەکەم کە میوانی ئێمەیە. بەڕێز کاروان بەخێر هاتیەم کاتت باش. بگی سپاس ئەم کاتی ئێوەش لەگەڵ بینەرانی کوردستان 24 باش. زۆر سپاس. کاروان بە ڕای تۆ یعنی ئەوەی کە ئێستا خەمڵانی تۆ لە هەرێمی کوردستان چەند کەس چاوەڕێی بڕیارەکانەکە بە گشتیەوانی کە شارەزان لە بازاڕەکەیە چەند کەس چاوەڕێیەکەن کە ئەم شەو 25 خاڵ یاخود 50 خاڵ لە ڕێژەی سوی بانکی کەم کاتەوە؟ بەڵێ سپاس بۆ میوانداریەکەتان. طبعاً لەبەرەوەی هەر هەمومان بە جۆرێک لە جۆرەکان پێوەستیمان هەیە بە دارایی و ئابوووریەوە، بۆیە خەڵکێکی زۆر ئەوانەی کە لە بواری بڵین فۆرەکسا ئیشەکەن یاخود لە بازاڕە داراییەکانە ئیشەکەن لە دراوە دیجیتاڵەکانە و زەڕنگرەکان و دۆلار فرۆشەکانیش زۆر بە پەرۆشەوەن کە بزانن بڕیارەکانی بانکی فیدراڵی ئەمریکا چییە بێت وەکو زلهێسترین و گەورەترین بانکی ناوەندی جیهانی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو بازاڕە داراییەکان هەیە. ئەمە بۆیە خەڵکێکی زۆر بە پەرۆشەوەن لەبەرەوەی ڕێژەی سوی بانکی لە 2007ەوە هەتا ئەمڕۆ یەکەم جاریەتی کە دابەزێ بۆ یەکەم جار. باشە بەگشتی لە هەرێمی کوردستان نزیکەی یان چەند کەس هەیە لەم کاتەیەکە هەم چاوەڕێ بکە و لەو بوارە ئیش بکات؟ ئەتوانین بڵێن ئەگەر مەبەستت بواری فۆرەکسە هیچ داتایەکی فەرمیمان لەبەردەستان نییە، بەڵام داتە نافەرمیەکان ئەڵەن زیاد لە 65 بۆ 70,000 کەس بە کۆی گشتی لە بازاڕە داراییەکانە ئیشەکەن. بەڵام ئەمە تەنها بەس نییە بۆ ئەوی کە بڵین ئەم ڕێژەیە تەنها ئەم ڕێژەیە چاوەڕێی ئەوەن کە بزانن ئامارەکان چیان لێ دێتەوە. وەکووتمان زەڕنگرەکان سەرافیەکان ئەوانەی کە لە کریپتۆکەرەنسیەکانە لە بازاڕی دراوە دیجیتاڵەکانە ئیشەکەن هەمویان چاوەڕێن کە بزانن چی ئەبێت بۆ بەتایبەتی ئەوەی کە نزیکەی مانگێکە خەڵک ئەزانێ کە لە 125 حتمیە و 100%ە کە دائەبەزێنرێت. باشە بەپێی دوایین ئامارەکان کە وەرگیراوە لە کەسانی شارەزا ڕێتی ئێچێت دانەبەزێنرێ 102 داوینی ڕەنیستم ڕێک باسی ئەوە بکەم 102 شارەزایانی ئەم بوارە ئەڵێن کە ئەگەری هەیە دانەبەزێت، بەڵام باشترین دەرفەتە و ئەبێ داببەزێنرێ بە 125 دائەبەزێنرێ بەپێی بڵین پێشبینی کەسانی شارەزا کە لە 153 وتویانە لە 125 دابەزێ، لە 145 وتویانە کە ئەگەری هەیە لە 150 بەرەو سەریشەوە داببەزێت. جاکا کارۆن لەم ماوەیە نرخی زێر بەردەوام ناجێگیر بوو بینیمان کە زێر هەر ئەمان بیست یاخود با بڵین ئاستێکی پێوانەی تری تۆمان هەر لەم بەرنامەی جەنابتا بوو لە زێر لە 2176 بوو 2500 ئەبێ ببینێت و بینیشی و تێشی زیاتریشی تێپەڕان. لەم ماوەیە هیچ کەیسێکی تایە زەرێکی زۆر گەورە لە زێڕاکرابێ لە بازاڕەکە لە کوردستان؟ بەدڵنیاییەوە خەڵکانێکی زۆر زەرەریان کردووە. زەرەکە چەند بوو؟ ئەتوانم بڵێم سەر و 5 ملیۆن دلار زەرەر کراوە. يعني أتواني لە مامەڵەکانە بەڵێ بەس لە کوردستانیان لە هەولێر لە کوی بازارەکە چونکە ئامارەکان نافەری من ئێمە ناتوانین 100% بڵین یعنی چەندێکە و ناشتوانین بڵین لە چ ماوەیەک بۆ چ ماوەیەک. یعنی ئێمە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک سندوقی وەبەرهێنان 25 ملیۆن دۆلاریمان بینی کە سفر بوونەوە لەوەی کە لە 2000 بەڵێ لەوەی کە لە 2100 و 2200ەوە سێڵیان کردبوو بۆ مێژوو سێڵ کرابوو واتە فرۆشتن کرابوو لە زێڕا. بەڵام ئەوەی کە کەسانی شارەزا دەڵێنەوەی کە ئێمە پێشبینیمان کرد بەڕاستی جیاوازتر بوو لەبەرەوەی ئەگەر بێت و تۆ ڕووداوە جیۆپۆلیتیکەکان بگریتە بەر و شرۆڤەی دەیتا ئابوووریەکانی ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بۆی دانیشتین و شرۆڤەیەکەین لەبەرچاو بگری و هەروەها شیکاری تەکنیکاڵی ئاراستەدار لەبەرچاو بگری بەڕێزیشت کەمێلەوە پێشباسی ئەوت کرد کە ئاراستی بەرەوسەرەوەی گرتووە زەحمەتە زێر جارێکی تر بتوانێت 300 و 200 ئەوانە ببینێتەوە بەڵێ زەرێکی زۆر کراوە. باشە ئەمە بزانم قەبارەی مامەڵەکردن لە بازاری فۆرەکسا لە کوردستانە چەنە؟ قەبارەی مامەڵەکردن لە بازاری فۆرەکسا لەبەرەوەی ژمارەی بڕۆکەرەکان زۆرن زیاد لە سەر و هەفتە بڕۆکەر هەیە کە خەڵک ئیشی تیاکە لە بازاڕە داراییەکانە. ئێمە ناتوانین ئاماری هەر یەکێک لەوانە یعنی بە تایبەت وەری بگرین، بەڵام من پێم وایە سەر و 200 ملیۆن دلار
لە بازاری فۆرێکسا ئاڵوگۆڕی پێ ئەکرێت لەبەرەوەی زۆرێک لە وەبەرهێنەران و بازرگانان نەک لە کوردستان لە دەروی کوردستانیش هەژماریان هەیە و بە هەژماری زۆر گەورە ئاڵوگۆڕەکەن. باشە بەرزبوونەوەی نرخی زێر بەشێک لە هۆکارەکەی سێڵکردن نەبوو، ینی کاریگەریەکەیەوە نەبوو کە سێڵێکی زۆر کرا لە زێڕا بۆیە بەردەوام بەرز بووە و خواستەکەی کرد. ئەگەر بێت و ئێمە ینی سێری مەبەستت لە بازاڕەدارایەکان بێ ئەو کەسانی کە لە بازاڕەدارایەکانە ئیشەکان ینی وەکو تاک تەنها 105 ڤۆلیۆمی ئەم بازاڕان، یعنی لە 105 پارەی قەبارەی گشتی ئەم بازاڕە کەسە تریدەرە تاکەکانن، بازرگانە تاکەکانن، ئەوانی تری هەر هەمووی بانکەکان و بانکە ناوەندیەکانن. کەواتە من بڵێم تەنها لەبەرەوەی کە سێڵێکی زۆر کراوە بۆیە بەرز بۆ تۆ یان بۆەوەی کە خەڵک سفر بکاتەوە نەخێر. ئێمە کۆمەڵێک هۆکاری زۆر گرنگمان هەیە لە 10 ساڵی ڕابردووەوە چین بەنهێنی خەریکی کڕینی زێر بوو، بەڵام بڵێن زۆرەی چین ئەو کڕینە زۆرەی چین ئێستا هۆکاری سەرەکیە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە، یەکێک لە هۆکارەکانی تر بڵین تێکچوونی بارودۆخی ئابووری ئەمریکایە، لەبەرەوەی ئێمە سیف هیڤن ئاسێتمان هەیە، واتە دارایی سەلامەت. کاتێک کە بارودۆخی ئابووری وڵاتێک تێکەچ یاخود بارودۆخی ئابووری جیهان تێکەچ لە ڕووی جیۆپۆلۆتیکە و شەڕ دروستە بێ، ئاژاوە دروستە بێ، کۆمەڵێک ئەو شتانە کوشتون و کوشتار دروستە بێ، پارە گەورەکان لە پارەی کاغەزەوە یەنە دەرەوە، لە دۆلارەوە دێنە دەرەوە، لە بانکانەوە دێنە دەرەوە، ئەچن بۆ سیف هیڤن ئاسێت، واتە دارایی سەلامەت. یەکەم دارایی سەلامەتیش زێڕە. کەواتە کاتێک کە شتێکی لە بابەتە دروستە بێ بە دڵنیاییەوە ئەبێت تۆ بزانیت پەناگە ئارامەکەیە. ئەم پەناگە ئارامە هەتا ئەم کۆتایی ئەم ساڵ ئەتوانرێ ڕێژێکی سابتی بۆ دانرێ بڵێن ئەمە ئاستێکی تقریبەن جێگیرە بێت، چونکە هەڵبژاردننی ئەمریکا ناوێت شەڕێک دروست بێت، ینی با بڵێن شۆکێکی گەورەی جیهانی دروست ناوێت. کەواتە پەناگە ئارامەکە تا کۆتایی ئەم ساڵەمێنێ؟ من پێم وایە تا کۆتایی ئەم ساڵ ئەگەری هەیە 2800 زێر بیبینێ. من پێشبینی من ئەوەیە و 2800 بۆ 3000 ئەگەر نەگاتە 3000ش لە بەهاری ساڵی 2025 بەدڵنایە ئۆگاتە ئەو ڕێژەیە و شۆکێکی زۆر گەورەش هەیە لە هەڵبژاردننی ئەمریکایە کە بۆ یەکەم جار سەرۆکێکی ژن، من هەموو جارێ گەلی ئەمریکان بە گەلێکی بڵین حەزەکات سەرکەشی بکات، هەروەکو چۆن ڕەشپێستێکی بۆ یەکەم جار باراک ئۆباما کردیانە سەرۆکی وڵاتەکەیان، بۆ یەکەم جار من پێم وایە ئەوێت ژنێک تاقی بکاتەوە بیکاتە سەرۆکی جیهان، کە ئەمە ئێڵێ بێ بە سەرۆک کێ ئەڵێ ئەبێت، بەڵام ئەمە تۆقاندنێکی گەورەی دروست کردووە لە دڵی بازرگانان و وەبەرهێنانە. ئەشێت بشبێت بە سەرۆک، ئەکرێ ببێت شتێکی لەو بابەتە. و ئەم دابەزینی نرخی دۆلاریش کە ئیندێکسی دۆلار لە 105 دۆلارەوە ئێستا لە 100 دۆلارەیە و من پێم وایە ئەم شەو ژێر 100 دۆلاریش ئەبینێ. ئەم ترسەیە وای کردووە لە دڵی بازرگانانە کە بۆ یەکەم جار لە هەڵبژاردنەکانی پێشوەختەی ئەمریکایە کامەلا هاریس لە دۆناڵد ترەمپی بردوێتەوە. بام قسەیە بمێنێ بۆ داهاتوو. کاروان فەتحی شارەزای بازاڕدارەکان لەگەڵمان بووی. سپاس بۆیەوە. سپاس بۆ میواندارەکەت.